سڵاتان هەبێ و ئەو کاتتان باش بینەرانی تەلەڤیزیۆنی پەروەردەی هەولێر. خۆشحاڵین لە ئەڵقەیەکی تری بەرنامەی ئەزمون لەگەڵ ئەوەی بەڕێز و خۆشەویستە. بەڕێزانم، بۆم ئەڵقەیە باز لە کار و چالاکیەکانی بەڕێوەبەرایەتی چالاکی وەرچی و دێدەوانی دەکەین کە سەر بە بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی هەولێرە. بۆ مەبەستە زۆر بەڕێز مامۆستا فەرهاد ئیبراهیم بەڕێوەبەری چالاکی وەرچی و دێدەوانی لەگەڵماندایە. مامۆستا گیان زۆر بەخێربێن. زۆر سپاس. سپاس بۆ سەناویشت. مامۆستا فەرهاد، دیارە وەزارەتی پەروەردە هەموو ئەو بەڕێوەبەرایەتی گشتیانە و دواتیش بەڕێوەبەری پەروەردەکان و دواتیش بەشەکان بەشێکن لە پلان و بەشێکن لەو پێکهاتەیە کە وەزارەت تێیدا برەو بە کار و چالاکیە پەروەردەییەکان دەدات. ئێوە وەکو چالاکی وەرشی و دێدەوانی سنووری کارکردنتان و هەروە شێوازی کارکردنتان و چۆنیەتی ئیش و کارەکانتان چۆن بەڕێوە دەچێت؟ زۆر سپاس. سەرەتا زۆر سپاستان دەکەم. ئێمە وەکو بەڕێوەبەرایەتی چالاکی وەرشی و دێدەوانی سەر بە بەڕێوەبەرایەتی پەروەردەی گشتی هەولێرین. سنووری چالاکی و ئیشکردنمان لەسەر 8 پەروەردە دەبیت. پەروەردەکانی ناوەند و بنەسڵاوە و دەوروبەر و خەبات و مەسیف و کۆیە. ساڵانە ئێمە کار و چالاکیەکانمان لەگەڵ بەڕێوەبەرایەتی چالاکی وەرشی دێدەوانی وەزارەت ساڵانە کۆبوونەوەمان لەگەر ئەنجام دەدەن کەوە ئەم ساڵ لەسەر ئاستی پارێزگا چ چالاکیەک ئەنجام دەدرێت. لەسەر ئاستی محافەزات تیپی هەڵبژاردەی پارێزگاکان حازر دەکرێت. ئێمەش پاشان کۆبوونەوە لەگەر یەکە وەرزشەکانی پەروەردەکان ئەنجام دەدەن کەوە پلانی ساڵانەی وەزارەت بەم شێوەیە ئەم چالاکیانە ئەنجام دەدات. بۆ ئەم ساڵ بەس بێش باش چالاکیەکان بکەم. بەڕێوەبەرایەتی چالاکی وەرشی دێدەوانی دوو هۆبە لە خۆ دەگرێت. هۆبەی چالاکی وەرشی و دێدەوانی، هۆبەی ژینگەیی. جیاوازی دێدەوانی لەگەڵ وەرزش چییە؟ ینی پلانەکانتان دوو پلانی جیاوازن یاخود بەیەکەوەیە؟ خۆی بەیەکەوەیە، چالاکی وەرشی و دێدەوانی پێکەوەیە. ئەوەی تایبەتە بە چالاکی وەرشی مەسەلەی خولی فۆتساڵە، خولی بالەیە، خولی تۆپی دەستە. دێدەوانیش ئەمیش هەر لە زمری چالاکی وەرشیەکانە، بەڵام دێدەوانی دەبی بە عەرەبیەکەی خێم کەشف پێ دەرێن، دەبی لە دەرەوەیان مەسەلەن چەند ڕۆژێک ئەنجام بدرێتن، خولی دێدەوانی پێدەڕێن. هەرچەندە ئەو ئیمکانێتێکی زۆری دەوێت چەند ساڵە ئەنجام نەدرای لەبەر زروفی باری دارایی، بەڵام وەکو خولەوەکان وەرزشەکان ساڵانە بەردەوام ئەنجامی دەدەن. ئێوە خێوەتگەی تایبەت بە خۆتان هەیە؟ نانیتمان، بەڵام کامە ڕەزامەندی بەڕێوەبەرایەتی گشتی و چالاکی وەرشی بەڕێوەبەرایەتی چالاکی وەرشی وەزارەتمان وەرگرت لەگە بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردە هەولێر کە بودجەیان بۆ دابین کردین. ئەمە هەڵدەستین لەسەر ئاستی پەروەردەکان لە سنووری بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی هەولێر ئەنجام دێن. هەرچەندە چەند ساڵە ئەنجام نەدراوە لەبەرەوەی بودجەشی تایبەتی دەوێتن. چکە خێوەتگەی دێدەوانی ئەگەر بێت و خێوەتگەشی بڕێک بە تێر و تەسەلی بکەیت دەبی 5 ڕۆژ تا 7 ڕۆژی تێدابی. لەبەرەوەی چەندەها چالاکی تێدا دەبی، چەندەها ینی ئەرشی تێدا دەبی، چەندەها جوولە و شتی وای تێدا دەبێت. قورسن بۆ ئێوەی سەرپەرشتیار و مامۆستا خۆی لانی مادیەکە زۆر ئەساسە. لەبەرەوەی تو کە لەگەر پەروەردەکان کۆنتاک دەکەی و قوتابی دەبەی، طبعاً ئەوە داراییەکی باشی دەوێت، شەو دەمینێنەوە، خواردن دەبی لۆیان حازر بکرێ، کەلوپەلی پێویستە. چەند ساڵە نەکرای لەگەر ئەو قەیرانی باری دارایی خێوەتگەی دێدەوانی نەکرایە. هەرچەندە ئێستا ئەمە ئەو ساڵ لە پلانماندایە پرۆژێک تەقدیم بکەین ئەگەر ڕەزامەندی دارایی وەربگرین لە بەرنامە زماندایە ئەم ساڵ خێوەتگەی دیدەوانی بکەینەوە. مامۆستا فەرهاد، لە زۆربەی هەر زۆری ئەو وڵاتانەی کە گرنگی بە وەرش و دێدەوانی دەدەن خێوەتگەی ئامادەکراوی تایبەت هەیە بۆ پەروەردەکان کە بە بەردەوامی ئەو خێوەتگەیە گەشەی پێدەدرێت و چالاکی تێدا دەکرێت. لە وەزارەتی پەروەرد هیچ خێوەتگەیەکی هەیە؟ خێوەتگەی تایبەتمانە. ئێمە ئامادەکاری لۆ دەکەین. ئەو جاران ساڵانی پێشتر زیاتر لە ناوچەی شێرە سوار و ئەو لە ئەنجام دەدرا. ئێستا مەسەلەن هەیە لە پاڕێگیان لە ساڵانە کۆلێژی پەروەردەی وەرزشی وەبزەم ئەگەر هەڵە نەبم یەک خێوتگەی ڕۆژێک دوو ڕۆژ لۆ قوتابیەکانی ئەنجامدا.
کە گوتم پێویستی بە داراییەکی پارێکی باشەیە لەبەرەوەی ئامادەکاری دەبی کەلوپەری بۆ بخڕێن ئێمە سەلەی مانەوە و نووسن و خواردن و ئەوانە بۆیە چەند ساڵە لەبەر ئەو بارە داراییەکەوە بەسەر حکوومەتی بەسەر کوردستان داهاتێ مەسەلەی خێوەتگا ئەنجام نەدراوە ئەمە ئەو سار بە تەماینە پرۆژەک پێشکەش بکەین ئەگەر ڕەزامەندی داراییمان وەرگرت ئەوە ئەمە وەکو بەڕێوەبەرای ساڵاتی وەرشی دەوانی ئامادەکاریمان هەیە و حازرین ئەنجامی بدەین بەنسبەت خولە وەرزشەکان ئێستا بۆ ئەو ساڵ دوو خولمان ئەنجامدا لەسەر ئاستی 8 پەروەردەکان ئەویش خولی فۆساڵی کوڕان بوو قۆناغی 1 تا 6 لەگەر خولی ئامادەیی کوڕان بوو ئەو خولە لە ماوەی چاردەی مانگ تا هەفتەی مانگ خولی فۆستانمان ئەنجامدا لە یاری کۆتایی پەروەردەی کۆی و پەروەردەی بنەسلاوە چواردەی چوار بەڵێ خۆی مەفروزە زووتر ئەنجام بدرێت لە مانجی 1 ئەنجام بدرێ یان لە مانجی 11 ئەنجام بدرێت بەڵام ئەو سار لەبەر هەندێک کۆکاری تایبەت یەک لەوانە مەسلەی خانە نشینبوونی بەڕێوەبەری پێشی چاڵاکی وەرچی لێدەوانی و هاتنی مانجی ڕەمەزانەوەە خولەکان بەپاشکات ئەگەنە ساڵانە دەبی زووتر ئەنجام دێت لە چاردەی چار تا هەفتەی چار خولی فۆستالی کوڕانمان ئەنجامدا بە خۆشحاڵیەوە لە یاری کۆتایی پەروەردەی کۆیە و پەروەردەی بنەسلاوە چونە یاری کۆتایی پەروەردەی کۆیە یاریەکەی بردەوە بووە یەکەمی خولی پەروەردەکان لە 21 مانگ هەر لە مانگە تا 24 مانگ خولی بالای کوڕانمان کرد کە لە یاری کۆتایی پەروەردەی ناوەند لەگەر پەروەردەی پیرمان تەبانەوە زێ خۆشحاڵیە پەروەردەی پیرمان ئەم ساڵ یەکەم ساڵە دامەزای یەکەم ساڵە بەشداری چالاکیەکان دەکات گەویشتە کۆتایی یاریەکان پەروەردەی ناوەند یاریەکەی بردەوە بۆ یەکەمی خولی بالای کوڕان و لێرە دەمێ دەسخۆشێکی تایبەت لەو بەڕێز بەڕێوەری گشتی بکەم مامۆستا لوقماکەوە هەردەم هاوکاریەکی مادی و معنەوی گشت چالاکیەکانە ینی هەر چالاکێکمان نەبی هەر شتێکمان نەبی ئەمەشکە ئەو خولانە دەکەینەوە میزانێکی تایبەتمان دەدەنێ ئێمە سەرپەرشتی گشت ینی مەساریف و کەلوپەل و شتەکان کە خولەکان بەڕێوە دەچی ئەنجامدەن ئێمە بخۆمان مامۆستا فەرهاد پلانی ئەو خولانە یاخود ئەو چالاکیانە ساڵانە جێگیر کراوە لەوەی کە پێویستە ئەوەندە چالاکێ بکرێت و لەوەندە پەروەردە یاخود پلانەکان دەگۆڕێن هەر وەکو گوتم ساڵانە ئێمە لەگەر بەڕێوەبەرایەتی چالاکی وەرزشی دێدەوانی وەزارەت کە ساڵانە کۆبنەوە لەگەڵیان دەکەن دەرێن ئێمە لەسەر ئاستی پارێزگاکان ئەم ساڵ ئەم چالاکیە و یان دوو چالاکیە سێ چالاکیە ئەنجامی دەدەین ئەمەش لە ڕوانگەی وان کە پێمان دەڵێن دەبی خۆمان ئامادەکاری بکەین وەکو هەڵبژاردەی پارێزگای هەولێر ئەو چالاکیانە بەوە هەشت پەروەردەکە دەکەینەوە لە خلالی ئەو چالاکیانە تیپێک دروست دەکەین و لە ڕاهێنەر و لە جێگری یاریدەدەر و لە ستافی یاریزانەکان وەکو تیپی هەڵبژاردەی پەروەردەی پارێزگای هەولێر کە خۆمان ئامادەکرد هەر کاتێک وەزارەت ئاگداری کردینەوە لەسەر ئاستی پارێزگاکان ئێمە ئامادەکاریمان کردێت تیپمان حازر کردیا ئەوان زووتر ئاگدارمان دەکەونەوە ئێمەش ئاگداری یاریزانەکان و پەروەردەکان دەکەینەوە کە دەستنیشانمان کردینە بۆ هەڵبژاردەی پارێزگای هەولێر بەو تیپە بەشدار دەبین مامۆستا فەرهاد دیارە چالاکیەکان هەمووی قوتابی و خوێندکاران لە ناوەندەکانی خوێندن ئەنجامی دەدەن هەمانچی ئێوە چۆن دەبێت لەگەڵ ئەو خوێندکارانە لە ڕێی مامۆستاکانەوە یاخود لە ڕێی سەرپەرشتیارانەوە ئێمە وەکو بەڕێوەبەرای چالاکی وەرشی و دەدانی پەروەردەی گشتی لەگەر چالاکی یەکەی چالاکی وەرزشی و دێدەوانی پەروەردەکان کۆنتاکمان هەیە لە هەر پەروەردەیەک بەشێک هەیە بە ناوی چالاکی وەرشی و دێدەوانی ئێمە کۆنتاک لەگەر وان دەکەین ئەوان شۆڕ دەبنەوە لەگەڵ قوتابخانە و مامۆستای قوتابیەکان ئامادەکاری دەکەن مامۆستا فەرهاد دیارە کاتێک ئێوە پلاندا دەڕێژن بۆ چالاکیەکان ئەو هەمانجەش لەگەڵ قوتابخانەکان دەکرێت پێویستە ئامادەکاریەکان لە سەرەتای خوێندنەوە دەست پێ بکرێت لەلایەن مامۆستاکانەوە بۆی قوتابی بەهرەمەند و قوتابی بەتوانە و لێ هاتوو دەنیشان بکەن ئایا ئەو قوتابیە لێ هاتوانە ئامادە دەکرێن لە سەرەتاوە بۆی بەبەردەوامی ڕێنمایان بدرێتێت چالاکیەکانیان زیاتر پرۆڤ بکەن و زیاتر ئیشی لەسەر بکەن
ئەمە ساڵانە کە لەگەڵ وەزارەت کۆبوونەوە دەکەین کە دەستنیشانی خولەکان دەکە ئایا لەعبەک یان یاریەک ئەنجام دەدرێت ئێمە کۆبوونەوە لەگەر چاڵاکی وەرشی پەروەردەکان دەکەین ئاگاداریان دەکەینەوە کە بۆ ئەم ساڵ ئەم چاڵاکی ئەنجام دەدرێت ئەوانیش لەگەر مامۆستایانی وەرشی پەروەردەکانی خۆیان ئامادەکاری دەکەن و تیپ حازر دەکەن و چاڵاکی وەرشی دێدەوانیش بناغەکە بۆ دیاریکردنی یاریزان بۆ یانەکانی هەولێر و کوردستان بە تایبەتی لەبەرەوەی یاریزانی زۆر بەهرەمەندمان تێدا قوتابیمان تێدا زۆر ئاستی وەرشی زۆر باشە ئەگەر بێت و فێرگەک بکریان پەرە پێ بدێ لە دوا ڕۆژ لە یانە هەرە باشەکان دەتوانانی یاری بکاتن يعني ئەوە بۆ حەزت و موحەیەوە ئیش بەتاکیت ئێستا زۆر ئێستا ئەوسان لە یاریەکانی باڵی کوڕان ڕاهێنەری یانەکان ئامادەیان هەبوو تەمەشای ئاستی یاریزانەکانیان دەکرد لەبەرەوەی تەمەنەکەیان بچووکە لە دوا ڕۆژ ئیسفادیان لێ دەکەن لەتان بانجانکان مەسەلەن ماسکەریان لەکۆنەوە یان عەقدێکیان لەگەر بکەن لە نادیەکە لۆ ئەوەی ئیسفادەی هەبی لە بۆ نادیەکە مامۆستا لە ناوەندەکانی خوێندن هیچ پرۆگرامێک پەرتووکێک هەیە کە قوتابی لەسەری بخوێنێ وەکو ئاگاداری ئێستا پەرتووکێکی تایبەت بە هونەر لە بازنەی یەکەم و دوم و سێم بۆ ساڵی داهاتوو دەکەوێتە بەردەستی قوتابیان قۆناغی 7 و 8 و 9 هەیبوو ئەوە تایبەتە زیاتر بە بەڕێوەبەرایەتی گشتی پرۆگرامەکان لەوێ ئەوان پرۆگرامەکان حازر دەکەن و پەرتووکی وەرزشی شەیە لە قۆناغی بنەڕەتیەوە دێ بناگەدار مامۆستا ئێوە بەسەرکردنەوە و بە دەوداچوونتان بۆ قوتابخانەکان بە چ شێوازێکە لەوەی کە پێداویستەکانی وەکو گۆڕەپان پێداویستەکانی وەکو کەرستەکانی یاریکردن و کەرستەکانی وەرزشکردن چۆن هەمانجیتان چۆنە؟ ئەمە زیاتر وەکو باسم کرد لەگەری یەکەی چاڵاکی وەرشی پەروەردەکان کۆنتاکمان هەیە لەگەڵوان قسە دەکەین لە ڕێیوان هەر شتێک هەبیتن و بە جێرەی باری دارایی چکەستا ئەو ساڵ بە تەمانە ڤیستیڤالیش لە بەرنامە زماندا ئەگەر بڕەخسێ ڤیستیڤالی ساڵانەی پەروەردەکانیش ئەنجام بدەین هەرچەندە ینی باری داراییەکە لە زۆر چێشت بکات چاڵاکی ینی باری دارایی هەرچەند ینی چاڵاکی بکەی دەبی باری داراییت باش بیتن هەروەکو گۆچم بەڕاستی بەڕێوەبەرایەتی گشتی خودی مامۆستا لوقمان تەخسیری نەکردێ زۆر هاوکارمان بووە بەڵام ئەمەگە هەر کەلوپەلێک هەر شتێکمان هەبیتن ئەمە لە ڕێگەی یەکای چاڵاکی وەرشی پەروەردەکان ئەوە دەگەینەوەن ئەوان دەدەن بە قوتابخانەکان بڵێ مامۆستا وەکو لە سەرەتاش باسەکەیەوە جگە لە وەرش و دێدەوانی بەشێشتری شتێ هۆبەیەشتر هەیە بەناوی هۆبەی ژینگەی ئەو هۆبەیە چەند ساڵە دامەزراوە و ئەرک و مەهام و گرجێتی ئەو هۆبەیە لە چیدەیە هۆبەی ژینگەیی کە سەر بە بەڕێوەبەرای ساڵاکی وەرزشی دێدەوانیە چەند ساڵێک کە دامەزراوە کاریوان وەکو لێژنا سەردانی قوتابخانەکان دەکەن لە ڕووی ژینگەیەوە جا لە ڕووی پاک و خاوێنی فرۆژگاکان لە ڕووی مەسلەی کەلوپەلی ئیکسپایر لە ڕووی پیسی قوتابخانەکان لە ڕووی هۆشیارکردنەوەی ژینگەیی لە ڕووی ئەنجامدانی سیمیناری ژینگەیی بە قوتابخانەکان هەروەها لە ڕووی بڵاوکردنەوەی هۆشیاری ژینگەیی ئەوانە هەمووی لە ڕێی ئەو بەشەی ئەو هۆبەی ژینگەیی ئەنجام دەدێتن هەروەها مەسلەی لە ڕووی دروستکردنی گروپی زۆرجار لە قوتابخانەکان گروپی ژینگەیی ئەنجام دەدا مەسەلەن چەند قوتابیەک هەڵدەستم ئەوە لە ڕێی قوتم بەڕێوەرەکان گروپێک دروست دەکەن بە ناوی گروپی پاکوخاوێنی و ژینگەیی بۆ پاکوخاوێنکردنەوەی قوتابخانەکان هەروەها لە ڕووی نوێکردنەوەی تۆماری مۆڵەتی قوتابخانە ناحکومیەکان دەبێت ڕەزامەندی ئەو بەشەی تێدا بیت ینی ساڵانە لەسەر هەر هەشت پەروەردەکان نەک تەنها برێن ڕەزامەندێک لەسەر چ بنسینەیەک دەدەن لەسەر ئەساسیەوەی دەدەن لە ڕووی پاک و خاوێنی لە ڕووی کوالیتی لە ڕووی ئەو کەلوپەلێکە لە قوتابخانەدا هەیە فرۆژگاکە مەسەلەن لە ڕووی خواردنی ئیکسپایر و خواردنی قەدەغەکراوکەوە زۆرجار لەلایەن وەزارەتی تەندروستی لیستە خواردن دەردەچیکەوە ڕێگە پێدراوە بفرۆشە لە فرۆژگا ئەو لیستەش ڕێگە پێدراو نیە بیفرۆشن ئێوە کاتێک بەدەداچوون دەکەن و هەز دەکەن هەندێک شت لە ڕێنمایەکان بەدەرن سزاکان چۆن دەبێت خۆی سزاکان جاری یەکەم ئاگادارکردنەوەیە تۆماریان هەیە هەموو قوتابخانەکان ئاگاداریان دەکەنەوە مەسەلەن ئەو کەلوپەلانە خراپیان ئەو قوتابخانەت پیسیان ئەوەیە
جاری یەکەم کە ئاگادار کراوە جاری دوم کە سەردان کراوە طبعا ڕێکاری یاسایی دەگرێتەوە ئەوجار لە ڕێی پەروەردە بیتن ئاگاداری بەڕێوەبەرات پەروە ئەوجار لە ڕێی غەرامەکردنی خاوەن فرۆژگا بیتن ئاگادار دەکرێتوان لە ڕێی کاروباری یاسایی ئاگاداری وان دەکرێتەوە کەەوە مەسەلەن بۆ جاری دوم بۆ جاری سێم سەردانی قوتابخانە کرایە پابەندی ڕێنماییەکان نەبووە. بڵێ مامۆستا فەرهاد لە کۆندا چەند ساڵێک لەمەوبەر یەک لە کێشەکان مەسەلەی میلاکات بوو لە بەشی وەرزشی و هونەری لەما بێ ئێستا لە هەر دوو بەشدا کێشە لە مەسەلەی میلاک نییە پسپۆرێتی مامۆستا لە قوتابخانەکاندا زۆربەی هەر زۆری قوتابخانەکان مامۆستای پسپۆر هەیە لە وەرزشدا ئێوە ئەو کێشەتان نەماوە ئەمە وەکو بەڕێبەرای ساڵاتی وەرشی لە ڕووی پسپۆڕی هیچ کێشەکمان نیە و تەسەوڕ دەکەم دڵنیاشم لە قوتابخانەکانی لە ڕووی میلاکی وەرزش کێشەمان نییە لەبەرەوەی بەوەی دەزانین کە ئەو چالاکیانەمان ئەنجامدا تەماشامان کردیانی ستافەکی وەرزشی مامۆستای وەرشی بە ئیمکانیات تیپێکی تۆکما ینی پەروەردەکانیژی ئیشیان لەسەرکرد بوو ئامادەکاریان کرد بوو هەر پەروەردە و کە تیپێکی تۆکمەی هێنابوو دیارە ئیشێک کرایە لۆ ئەو تیپە ئامادەکرایە. هەولێر بەگشتی حەزێکی زیاتر هەیە بۆ وەرزش گرنگی پێدانشی زیاتر هەیە بۆ وەرزش هەتا ئێستا ئەگەر لە لادەکانیش تەماشا بکەین زۆربەی هەر زۆری لادەکان گۆڕەپانی تایبەت بە خۆیان هەیە ئەگەر بۆ تۆپی پێ بێ بۆ تۆپی دەست بێ یان بۆ هەر یاریەک بێ ئێوە هەوڵتان نەداوە لە هاوینانیشدا ئەو قوتابیانێک کە لە ماڵەوە دەمێننەوە خولیان بۆ بکەنەوە یاخود ڕێکخراوەکانی ناحکمی هان بدەنکەوە خولی تایبەت بکەنەوە ئەمە نمونە کردووە بینەوە مامۆستا شێرزاد ئێستا لە خولی بالای ئەمساڵ بە نمونە بینمەوە پەروەردەی پیرمان ئەنی تیپێکی هینا بوو یەکەم ساڵیشی بوو بەڵام تیپێکی زۆر تۆکما هەتا لەگەر بەرپرسی چاڵاکی وەرشی پەروەردەی پیرمان پێم وتۆ وەڵام مامۆستا زۆربەی یاریزانەکانم ئیگوندەکانە دەوروبەری پیرمامە ینی جوولەکی وەرشی هەیە بە شێوەشی گشتی چ لە هەولێر چ لە دەوروبەر مەسلەی ڕێخستون و خولکردنەوە ئێمە وەکو باسم کرد لە بەرنامە زماندایە ئەمە خول لە بۆ مامۆستاکە ئەمە زیاتر لەگەر مامۆستاکان کۆنتاکمان هەیە وەکو بەڕێوەبەراتی چاڵاکی وەرشی پەروەردەی گشتی ئەمە ئێستا لە بەرنامە زماندایە خولێکی فۆسساڵی ناوبژیوانی بۆ مامۆستایان بۆ فۆسساڵ و بۆ بالای کوڕان بکەینەوە لە هاوینێ ئەوان دەتوانن لە ڕێی چاڵاکی وەرشی قوتابخانەکانی خۆیان ئەو خولەویان ئەو هوشارکردنەوەی بۆ قوتابیان ئەنجام بدەن. مامۆستا فەرهاد بەشی هەر زۆری قوتابخانەکانی بە تایبەتی ناوشار و ئەوانەی دەرەوەش گۆڕپانی فراوانیان هەیە بەڵام کە تەماشا دەکەی پێویستی بە دوو عامودە پێویستی بە تۆڕێکە پێویستی بە هێلکاریەکە بۆ گۆڕپانەکە بۆی قوتابی بە زانستیانە مەشقەکانی بخکە مامۆستا بتوانێت کە قوتابیەکان بە شەوق و زەوقەوە فێری ئەو ڕێنمایی و ئەو وابستانە بکە کە پەیوەستن بە وەرشەوە بەڵام لەوانەیە لە ڕووی ئیمکانیماتیشۆ شتێکی وای پێویست نەبێت قوتوێک بۆ یاقی پێویستە و لەگەڵ ڕێنمایی وەرزشکارێک سەرپەرشتیارێکی وەرزشی بەڵام هەز دەکەی نەکراوە دەزانی ئوستاز خۆی ئەو بڕێکە باز دەکەی ساڵانە لە قوتابخانەکان لە پارەی فرۆشگا ڕێژەیەک هەیە کە بەشی وەرزشە بەشی ژینگەیە بەشی هونەرە ئەو مامۆستای لەگەر ئەو بەڕێبەرە دەتوانانی بەو ڕێژێک کە هەیتی وەک خۆدوەتی کولفەکی وا تەکلیف ناکاتن مثلەن خودێ بۆ یاغەکە ساحی تەختی دەکات یا هێلکاری دەکاتن ساڵانە بەشێکیان هەیە مامۆستا وەرزشەکان دەتوانن لەگەر بەڕێوەبەری قوتابخانەکان بەجێرەی ئەو بەشێکە بۆ دانرایە لە پارەی فرۆشگا وەربگریتن ئەو ئیشانی خۆی جێبەجێ بکاتن. بڵێ مامۆستا ئێوە بەو ئەوەی کە مەسەلەی ژینگەیەکانیش پەیوەستە بە ئێوە زۆر جار کە چینە قوتابخانەکان دەبینین هەندێک لە قوتابخانەکان زەوق و سەریقەی جیاوازتریان هەیە لەوانی تر ئەوەش کە دەگەڕێتەوە بۆ خودی بەڕێوەبەر و جێگرەکەی لەوەی کە کۆمەڵێک مەرکان و گوڵدانی جوان کۆمەڵێک درەختی جیاواز باخچەکەی بە شێوازیشتر ڕازاندوتەوە هەمانجی ئێوە چۆنە لەگەڵ شەتڵگە و نەمامگەی پەروەردەی بۆ ئەوەی قوتابخانەکان هان بدەن کە وەکوەوەی کە حەدیقەکە و باخچەکە هەیە
باغەوانەکەشەیە ئەوەی کە دەمێنێتەوە لەوەی ئێوە هانیان بدەن کە باغەکەیان ڕازاوتر و جوانتر و ئەمە لە بەڕێوەبەرایەتی گشتی هەرچەندە ئەوە پەیوەندی بە ئەوەی من بەڵام بەڕێوەبەراتی نەمامگەمان هەیە نەمامگەی ئەوەمان هەیە ساڵانە کتاب دەکرێت لە ڕێی پەروەردەکانەوە بۆ قوتابخانەکان کە لەو ڕێکەوتەی بچنە نەمامگە گوڵ وەرگرن یان دار وەرگرن بۆ سەوزکردن و باشترکردنی ژینگەی قوتابخانەکە. جاوە لەو کاتەی لەسەر مدیرەکە دەوەستی ئایا وەکو جەنابەت وتنی چەند زەوق و سەلیقەی هەیە چەند ئەوە دەکاتن بەڵام وەکو پەروەردە گشتی هەموو ساڵێک دار و نەمان بەسەر پەروەردەکان دابش دەکات کتاب تەعمیم دەکرێت بەسەر پەروەردەکان کە لەو ڕێکەوتەی بەسەردانی نەمامگە بکەن دار و گوڵ وەربگرن. مامۆستا دوابسیارم ئەوەیە ئێوە وەکو جەنابشت باست کرد هەم لە پەروەردەکان هەم لە قوتابخانەی سەر بە پەروەردەکان قوتابخانە هەیە بەڕاستی ئەکتیڤە چالاکە قوتابخانە هەیە گەیشتوتە ئاستی نمونەیی بوون پاداشت و وارەوە بەسەرکردنەوەی ئێوە چۆن دەبێت بۆ قوتابخانە؟ ئەمە ساڵانە مامۆستاکە خولێک دەکەینەوە داوا لەو یەکەی چاڵاشی وەرشی قوتابخانەکان دەکەن کەەوە بە نووسراوی ڕسمی ئەو ستافەی کەەوە سەرپەرشتی ئەو تیپەی پەروەردەی دەکات ئەو لە خودی لێپرساوی یەکەی چاڵاشی وەرشی پەروەردەکە و ڕاهێنەر و جێگیری ڕاهێنەر و یەک لە هەیئەی کارجێڕەکە تەمانەوە هەموو مامۆستای وەرزشینە زۆربیان لە قوتابخانەکانن ینی یان لە ناو مامۆستاوی چاڵاشی وەرزشیە لە بەشی چاڵاشی وەرشی کە پاش خولتەوە دەبی بە سوپاسەوە من نووسراوە دەکەن لۆ بەڕێبەراتی گشتی بەڕێز مامۆستا لوقمان ڕێز و سوپاسی بەڕێوەبەری گشتیان لۆ وەردەگرین و بۆیان ڕەوانە دەکەین وەکو بەڕێوەبەری بەڕێوەبەراتی گشتیکەوە ئەو ستافە بەشداری چاڵاکیەکانیان کردە. دەستەکانتان خۆش مامۆستا ئەگەر دوا قسە سەرنجێک ئەگەر کار و چالاکێکی ئێوە ئێمە پێمان نەزانین بەیان باسن نەکردێت فەر دووبارە من زۆر سپاسان دەکەم وڵا لە کۆتاییدا چالاکی وەرزشی وەرزش بە تایبەت حەز و خولیایەکی گشت قوتابیەکانە ینی قوتابیەکان ئەوەندەی حەز لە وەرش و هونەر دەکەن لەوانەیە لە حەز لە بابەتە زانستیەکان دەگەچکە بە خۆمان قوتابی بووینەوە بۆ قۆناغێدا ڕۆیشتینە ئەمە لێرە پەیامەکمەیە لۆ گشت ینی بەڕاستی بەڕێوەبەری قوتابخانەکان و مامۆستای وەرزشی قوتابخانەکان کەوا وەرزش فرامۆژ نەکەن لەبەرەوەی حەز و خولای قوتابی زۆر لەوە گەورەترەکەوە لە ڕووی وەرشەوە حەز لە بابەتی زانستی بکاتن ینی کاتێک کە قوتابی پێی دەڵێ ئەو بابەتی وەرزش ناکەین فلان بابەت دێتن ئەنی زۆر پێی تێک دەچیتن چکە بە خۆ مامۆستای وەرزش بوومە و لە ئیدارەش بوومە دەزانم تەڵەبە چەند حەز و ینی و قوتابی وەرزشکاری زۆر باشمان هەیە ینی لە خاستان لە قۆناغی بنەڕەتی و قۆناغی ئامادەی ئەوەش بناغەک دەبی لە بۆ شارەکەمان ئەوجە لە هەموو ڕووی وەرشە چ لە ڕووی تۆپی پێ چ لە ڕووی بالە چ لە ڕووی یاریەکانی دەر هیوادارم گرنجێکی زیاتریان پێ بدەن لەبەرەوەی دوار ڕۆژ وەکو قوتابخانەی وەرشی لێدێ بناغەک دەبیت لە بۆ شارەکەمان وەروە دەمێ ئەوەش برێم لە بەرنامەجی بەڕێوەبەراتی گشتیدا هەیە هۆڵێکی وەرش وەکو کۆمەلگەکی وەرشی دروست کراوە خۆشببختانە بە سەرپەرشتی و چاودێری بەڕێوەبەری گشتی کەوا زۆر خەمخۆرە لەو لایەنە ئەگەر بێت و ئەم هۆڵی وەرش و کۆمەلگە وەرشیە تەواو بکرێ دڵنیامە ینی دەزوڵاتر دەبین لە چالاکیەکان دەتانین چالاکیەکانمان فراوان بکەین و بەڵێنیشیدا بە زووترین کات ئەم کۆمەلگەیە و ئەم هۆڵە وەرشە تەواو بکات بۆ هیوای زۆر سپاس دەستان خۆش دەستان خۆش زۆر سپاسان سەلامەت زۆر سپاس سپاس بۆ ئێوەش بینەرانی تەلەڤیزیۆنی پەروەردەی تاڵقەیشتری بەرنامەی ئەزمون لەگەڵ ئەوەی بەڕێز و خۆشەویست بەیەک دەگەینەوە بەخواتان دەسپێرین خواتان لەگەڵ